پێش دەکەی بەڕاستیەوە هاوکاریان کردین ئەگەن ئەمە بەنیازی زۆرتر بوون 6 ملیۆن و 220,000 خڕبوویتەوە هاندەران یانەی هەولێر چاویان لەوەیە نەورۆز هیچ کێشەیەکی نەمێت و لە خولێ سەرەکانی عێراق بمێنێتەوە یاریەکانی خۆی ئەنجام بدات. چەند ڕۆژێکە هونەرمەند فاخرەریری بە هاوکاری کاپتن عیماد کۆمەچیان کۆ کردوێتەوە ئەم ڕۆژ لە یاری نێوان هەولێر و شورتا بڕی 6 ملیۆن و 220,000 دیاریان کۆ کردوێتەوە. جا من دەمێ قسە لەگەڵ کاک فاخیر بکەم لەسەرەوە. کاک مامۆستا فاخیر پێم بڵێ ئەو پارەیە بەنیازی ئەوەندە بوون کە کۆ بووە؟ بەنیاز ناوەڵە بەنیازی زۆر زیاتر بوون بەنیازی زۆر زیاتر بوون بەڵام بەس کوڕە فەقیرەکانەوەوانەی پێش دەکەی بەڕاستیەوە هاوکاریان کردین ئەگەن ئەمە بەنیازی زۆرتر بوون 6 ملیۆن و 220,000 خڕبوویتەوە تێدەگەی سەرۆکیانە هاوکاری کرد و پارێزگای هەولێر وعدیدای هاوکاریان بکە جێگری سەرۆکیانە هاوکاری کرد و ئیدی خەڵکە فەقیرەکە هاوکاریان کردین لەخوا دەمێ بزانم هاندەران چۆن بەدەم ئەم داوا و کۆمەکەوە هاتن ئەوە هەمووی هاندەرانە ئەنی هاندەران هەموو هاندەرانە کاک سەفین 5 وەرەقەیدا $500 سەرۆکیانە جێگری سەرۆکیانە 4 وەرەقەیدا ئەویدی هەمووی هاندەرانی وەرشی هەولێر ئەوان پارەکەیاندا ئەرچی داتە زۆر بە خێرا خۆشتە چیدا دەستیان خۆشی مەمنونیانی. باشە مامۆستا فاخیر بەنیازن کێ و پارێ بنێرن لە ڕێگای FIB شەوە شتێکە بوو ئەو چی لێ هات نامە FIB عایدی من هیچ ڕقەمەچیان نەداینێ ئەو پارێ ئێستامە تەسمیلی کاپتن عیمادی دەکەین و ئەو تەسمیلی یانەی وەرزشی نەورۆز دەکەن. باشە کاپتن عیماد دەمێ بمەلای تا چەند بۆ دڵخۆشن ئەوەکو یانەی هەولێر ئەو پارێتان کۆ کردەوە بەخوای ئەوەی کە دەماندید لەگە مامۆستا فاخری کاکە مەساری هەمووی پەکەوتەوە نەداتن یارمەتی یانی نەورۆزیان دەدا ئەوەی ئەمە ڕاچاومان دەکرد بەڕاستی ئەو پارەی ئیوەی نییە 6 ملیۆن و 220,000 خڕتەوە وتمان ئێستا هەرچی نەبی هەتا 30 ملیۆنیش دەڕوا بەڵکو یانی نەورۆز بگەڕێنەوە سەر ڕێزگای جاران. باشە کاپتن تۆ ساڵانێکە لە ناو وەرزشدای ئەو 6 ملیۆن و 220,000 دیینارە بەشی چیانەی نەورۆز دەکا بە خودای ئیلاگەر تەکریم بکرێ ببەنەوە لەگەر ناخواردنش ئەگەنا ئەو پارەیە بەشی سەفرەش ناکە ئاواکەمە ئارێوەڵە. باشە کاپتن عیماد ئەگەر ئاگات لە بارودۆخیانەی نەورۆز بێت ئەوان چی دەڵێن چۆن بەدەم ئەم پێش بابڵێن ئەم کۆکردنەوەی کۆمەکاوە هاتن کە قسەتان لەگەڵیان کرد بەڕاستی ئێستا ئەو پارەی کە لە بۆ یانەی نەورۆز خڕبوویتەوە ئەوە پێ ڕزگار نابی ناوەڵە داوا لە مەسئولەکان دەکەین بەهانەی نەورۆز بێن ئەوگە هەولێر بی سلێمانی بی دۆک بی زاخۆ بی کوردی نەما هەم بە پاڵپشتێک دریب گوناحە نادێشی وەکو یانەی نەورۆز پشتێ بخرێ ئەو های لێبێ یەکەکە لە یانە بەخۆتەکانی خولیێستەرەکانی عێراق معقولە خەڵک پارۆ خرکاتەوە بگاتەوە واستەی بەداخۆ داوا لە شاری سلێمانیش دەکەین بەهانەی نەورۆز بێ واز لە حیزبایەتی بین بەسەوە برادەراتیە با خۆشەویستی بین. کاپتن عیماد دەبینم کە باسی نەورۆز دەکەی دڵت پڕە ئارێوەڵە گوناحە نادیەکە چەند ساڵ لە دامەزرای گوناح نییە بەو ڕۆژێ بگا ئەدیکاوە مەسئولان لە چێن دەرێنە دۆ کاتی انتخابی هەموو لە دەرکەویت بەڵام یانەچ وەکو نەورۆز بەداخەوە پارەی ڕۆخەکەێتەوە. دەست خۆش بێ کاپتن ئەمە قسەی هەردوو بابلێن مامۆستا فاخرێری و کاپتن عیمادەکە ماوەی چەند ڕۆژێکە کۆمەک بۆ کۆمەچیان ڕاگەاندوو بۆ یانەی نەورۆز کۆی بکەن ئەمڕۆ بڕی 6 ملیۆن و 220,000 دیاریان لە یانەی هەولێر لە دەستی هاندەرانیانەی وەرە هەولێر وەرگرت و دەیگوازنەوە بۆ یانەی نەورۆز بۆ ئەوەی چ نەبێت شتێکی پێ بەڕێ بکەن.